لە شاری سلێمانی خولێکی شیکردنەوە بۆ ڕۆژنامەنووسان و ڕاهێنەران یانەکانی پارێزگای سلێمانی لەسەر شیکردنەوەی یاری تۆپێ لە تەلەڤیزیۆندا لەلایەن وانەبێژی ئاسیایی خەسرە و گورون بەڕێوە چوو. بۆ زیاتر زانیاریدان بە ڕاهێنان و ڕۆژنامەنووسانی وەرزشی خولێکی شیکردنەوە لە شاری سلێمانی بەڕێوە چوو. خولەکە لەژێر ناوی شیکردنەوەی یاری تۆپی پێ لە تەلەڤیزیۆندا بە سەرپەرشتی یەکێتی تۆپی پێی سلێمانی و وانەبێژێکی ئاسیایی ئەنجام درا. دیارە وەکو یەکێتی تۆپی سلێمانی هەڵساوین بەکردنەوەی هاوکاری و کردنەوەی خولی فەنی شیکردنەوەی یاریەکانی تۆپی پێ بۆ ڕاگەیاندکارەکان و ڕاهێنەرەکان و هەروەها ئەمە مەبەستمان نەبوو لە دیارە ئەوەیە کە ئێمەش بتوانین هەروەکو هەموو میلەتەکانی دنیا بکەینە سەر پێی خۆمان و بتوانین شیکردنەوە بۆ یاریەکانی هیچمان کەمتر نییە لە وڵاتانی دنیای کە ئێمەش وەکو کۆت. وانەکانی خولەکە لەلایەن وانەبێژی ئاسیایی خەسرە و گورون لەسەر دوو تەوەر کە بریتی بوون لە شیکردنەوەی تەلەڤیزیۆنی و راپۆرتی ڕۆژنامەوانی بە بەشداربووان وترایەوە. هەروەها زانیاری زیاتر لەسەر هەردوو تەوەرەکەش بۆ بەشداربووان ئاشکرا کرا. وڵای ئەمە خۆ دەزانی ئیسە کەناڵەکانی ناوخۆیەکان و کەناڵە بڵین ئاسمانەکان چەندین ساڵە بەرنامەی تایبەت دەکەن لەسەر مۆندیالەکان لەسەر چامپیۆنزی لەسەر یاریەکانی ناوخۆ چەندین پێشکەشکار و شرۆڤەکارمانێ بەڕاستی کە بەشدارە بن لەوە لەبەر کەم ئەزموونی و هەندێکیان لەبەر کەم خیم ئەم خولە بکەینە پاڵنەرێک و بڵێن وەکو هاوکاریەک بووان کە لەو زانیارێنی کە من کۆم کردێتەوە لەسەر شیکردنەوەی تەلەڤیزیۆنی هەروە لەسەر راپۆرتی ڕۆژنامەوانی لەو دوو بابەتە دووانی جیایە لەم بیانیاوانە پێ وڵمووی کە ئەو برادرانی کە بەشدارە بن زیاتر ئەزمون پێیا بکەن و زیاتر بتوانن لە ڕووی زمانەوانی لە ڕووی جوڵەیان لە ڕووی بەشداربوونیان لە ڕووی تێگەشتن و خوێندنەوەی یاریەکان زیاتر پێبەر و پێشەوە بڕۆن. لە خولەکەدا چەندین ڕاهێنەر و ڕۆژنامەنووسی وەرزشی سنووری پارێزگای سلێمانی بەشدار بوون و بە گرنگیشەوە باز لە سوودی ئەم جۆرە خولانە دەکەن تا بەشدار بوانیش لە لای خۆیانەوە خولانە دەکەن تا بەشدار بوانیش لە لای خۆیانەوە زانیاریەکان بگەێنن. ئەم خولە گرنگی زۆرە وەکو محەلیلیش وەکو ڕاهێنەر وەکو شیکەرەوە ئەتوانی سوود لەو پێکاتەوە شتە بینیتی بەرامبەر چۆن ئەژوڵێنەوە بەڵێ گرنگی زۆرە وەکو ڕاهێنەر یاریزان کەم زانیارێک پێگەنی سوودێکی زۆر ئەبینێ یارمەتی دەریشە بێ بۆ وەکو بۆ ڕاهێنەرەکان کە بتوانن بە قسەیەکی کەم بە جوڵەیەکی کەم ئەو یاریزانە سوود ببینێ لەو جوڵەیە. بۆ دووەم جارە یەکێتی تۆپی پێی سلێمانی خولی شیکردنەوە دەکاتەوە جگە لەکردنەوەی چەندین خول و پاڵەوانێتی بۆ ڕاگەیاندنکاران و ڕاهێنەران و ناوبژیوانان و یانەکانی سنووری پارێزگای سلێمانی. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانیمانی